سلامەتی کاکم ئەحواڵت چۆنە باشن سعاتکوە یەکێک لە وەرشوان و یاریزانە دیارەکانی خولینایبی تۆپیە کوردستانە کە لە ڕێزییانەکانی پێشمەرگەی هەولێر و هەندرێن و برایەتی و هەولێر لە خولینایبی کوردستان و یانی پێشکەوتن لە خولی پلێک و شاوێس و مەغمور لە خولی پلەدووی کوردستان یاری کردووە تا ئێستاش لەگەڵ یانەی هەولێر لە خولی کوردستان لە یاریکردن بەردەوامە ئەو نایشارێتەوە لەوەتەی وەرش و یاری تۆپی پێ دەکات لە هەمان کات هەمیشە پیشەی دووەمی هەبووە چونکە پێی وایە وەرزشکردن لە کوردستان بە تەنها ناتوانێت بژێوی ژیانی ڕۆژانە بۆ یاریزان دابین بکات بەخوای لەوەتی ریاضەی دەکەم ئیشی دووەم هەر کردیە بیدایەتی کاتوش ئەو کاتێک کە ڕوون کردیانی هەروی 2015وانە زیاتر شارەزا خەڵکش ئەمنی ناسی لە ڕوویەوەی کە مەسە زۆر بە پاسی داهاتمە مەلعبی لە بۆ قەمەرە سیارەی گسکە بچووکم نەبوو زۆر بە پاسەکەی داهاتم هاچوم دەکرد لە بۆ تەمرین و دیدانی ڕۆژانی یاری نەمدەینا هەر بە پاسی هاچوم دەکرد ئیشەکەم دەکرد ئەزە پاشەی لە بۆ تەمرینی داهاتم بەخوای لە کوردستان بە ریاضەی نابێ هیچ خاستن لە پاشەوەی شەڕی داعشی یاریزان زۆر مەغدورە بە هەم ئللا بەخوای ئیشی دووەم و سێمی دەبی هەر بکاتن یان ناتانی بە ریاضەی خۆوەرە چونکە ئێستا تو ریاضەش دەکەی داوەیە معاشەکە لێ تاقی دەکەن جارێت 2 مانگ 3 مانگ معاشت نادەنێ ئیتیژەکەت بە تەمای ریاضەکەی بەخوای نە ریاضەکەت پێ دەکرێت و ڕەزیلیش دەبی پێ ناکرێت دەستەوەستان ڕاوە دەستی دەبی تەمەشای ڕەمی خوای بکەی بە تەمای معاش تۆپانەبی هیچ پێ ناکرێت بەخوای ئللا دەبی ئیشی دووەم سێمت هەبی ئەوە 1500 و ناحەشەیە ئەویش حینی 1500 سعود فاریق یاریزانی یانەی هەولێر بۆی وەستانی یاریەکانی خولینایبی تۆپی کوردستان بە پێچەوانەی وەرزشکردن و لا کێشەی سەوزی یاریگا لە ئێستادا بەردەوام لە نێودوکانەکەی دەبیندرێت لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی بۆچوونی سعود ڕەنگە پێچەوانەی بۆچوونی بەشێکی زۆری یاریزانانی کوردستان بێت چونکە ئەو پێی وایە گەر خولەکەش دەست پێ بکاتەوە ئەوەیانەکان موچەی یاریزانەکان نادەن ئەخوای باوکنیوێت چەند ساڵەکە لە ممتازی خەودە تقریبا 10 ساڵ دەبی لە ممتازی یاری دەکەم شتەکان هەمووی دیارە لە کوردستان کە سبەی چوڕوو دەدا دووزبەی چوڕوو دەدا ئەوە بەدەستەملوتو نییە ئەتوو خولەکە دەڕوە ئەتوو معاشەکەی وەرناگری کە معاشی وەرنەگری با خولەکە نەڕۆ باشتر زەرت پێ دەگەینی بەڕاستی ئێستامەکە خول بڕاتن ئەم لەوانەیە ئەو ئیشەی دوکانێ پێ نەکرێتن پێوی غاردەم ریاضەکەی بکەم و ڕۆژانە بچم تەمرینی بکەم ئیشەکەی دووەم پێ ناکرێت لە هەردوو لایانیش دەبم نە پارەم لەو لای دەست دەکەین نە لە ریاضەکە ئیدی مەغدوور دەبی هیچیت پێ ناکری زۆری بەس لە بۆ خۆکە بە ریاضەم وەگرتێ ئای ناتوانم وازی لێبینم دەنا ئێستا منە هەردوو چۆکەم عملیات کرا چۆکی ڕاستم نادی هەندرێن عملیات کرام بەخوای 1 دینارم وەرنەگرتەوە نە مەعاشیان دامێ نە عەقدیشان دامێ عەقدم تقریبا 12 ملیۆن و 1 دیناری معاشیان نەدامێ تقریبا 6 ملیۆنیشم لە بەرچی خۆم لە چۆکمدا ئیدی ئەو تقریبا مانگو نیوە کە چۆکی سەپەشمە لە یانی هەولێر وەم لێ هاتووە ئیدی هەولێر بەخۆی لە بۆ وەزعی کۆرۆنە بە وەزعی زۆر نالەباردا دەڕۆی لەبەی پارە هەر بەعام لە کوردستان هەموو وەزعی داریان خراپ و خولیش نەڕۆی ئیدیش وعدیان پێدامە کە پارەی عەمەلیاتەکەم دەنەوە ئیدی وەزعەکەش ئێستا هیچ خولەک نییە وەڵاهی داوایان لێ دەکەم وش چەند ساڵێک پێش ئێستا خولەکان وەکو جاران بەڕێکی و پێکی بەڕێوە بن ئینشاءڵڵا لە ساڵی داوا بێتن باوەڕ ناکەم ئەو ساڵی خولەکە بڕاتەوە بەس لە ساڵی داوا ئینشاءڵڵا بەڕێک و پێکی تمان بە یارزانەکان بدەن خاسن لە ڕووی پارە و یعنی لە ڕووی هەموو شتێکی یارمە ئیتیحاد پاڵپشتیان بێگە ئیتیحاد پاڵپشتیان نەکاتن بەخوای هەمویان لە بەردەستی ئیداریەکانی هیچیان پێ ناکەی معاشیان بدەنێ نەیان دەنێ لەوانەیە سعود نمونەی چەندان یاریزان و ئەستێرەی تری وەرشی کوردستان بێت کە ڕەنگە هەندێکیان نەک تەنها لەسەر ئاستی ناوخۆی هەرێم بەڵکو لەسەر ئاستی جیهان و وڵاتانی ئاسیا و عەرەبیش خاوەن میدالیا و دەستکەوتی گەورە بن بەڵام نەتوانراوە هاوشێوەی ئاست و خزمەتی ئەوان یارمەتی بدرێن هەر بۆیە ئەوان بە ناچاریەوە پیشەیەکی تریان بۆ بەخێوکردنی خۆیان و خاناوادەکەیان هەڵبژاردووە